من خەڵکی گوندی بالەچە ناوم سادق ئیبراهیم محەممەدە گوندی بالەچێژم تەمەنم 45 ساڵە تقریبا 26 ساڵیشە ئەوەی شێمە من لە سعات 8 تا 12 هەتا یەکونی شتێمە تا نێژی 4:05 سەرەتا وەڵا بیدایەت هەندێک تشخەرا بوو بۆ ئەوە بوو بیدایەت 2006 و 7 ئەوانە بەس دواتر لەوە دەستێک کەسیشم ئیش نەکرد هیچ سەر بەخۆشی بخوای وها وەڵاهی ئەو شەم خۆشە خۆش پێم خۆشە عادی تەگەی شتەکەی ئەوە عادی ڕۆژێت کار نەبم خواخواتیم بێمۆتکانی بخوای حاز ئیشەکەم خۆشە خۆم خۆشە بیستنەوە تشتیش دووستەکەی نەکە یەکوی ئەنواع تشت سەماوارە هاوینە تشتی کە ڕابوو تکە ئەوانە ئەنواع تشت چاکە تەنچیا ئەگە ئیمکانیەت هەبی بەریوەڵا پێم خۆشە هەریوەڵا ئیمکانیەت هەبی هەریوەڵا پێم خۆشە دوو هەندێک مەسەن تشتی زیاتر سەنعاتی زیاتر ئەو ئەدەواتی زیە خۆشتر بی باشتر زیاتر بی بازار باش لەخوای بە زیادی باش وەڵای پەزۆری ئەو گوندی دەوروبەریمە ئەوەش خەتا مێرگە سۆریە ئەو گوندە هەمێ لەسەر باڵەکیان وەزیداوەیە گەڕیوەتە هەودیانە شاوراوەیە ئەو منتیقەیە کەونە گوندە سارداوە پەزۆری لەو ئێرتن دەکنەمە وەڵاهی پەزۆری تێن تشتمەسەن تین پەزۆری چاکردنەوەی وەڵا ئەکەن سۆبەنە وەختی سارێ لە ئەو سۆبانە وەختی ساری بەس پەزۆری سۆبەیە کە ئەو گوندانە دەوروبەری پەزۆری سۆبەی دارەدانێ وەلا نرخی ئەلعان دوو بەرامبەرە دەگە جارە لەگەڵ دۆلارەی تشت زۆر گرام خێری نەما هەڕاست بووە دوو قات چەندە ئەو پێشە ئەو تەبەقە پلێتی نەکرد 15000 عام بە 30000 دوو قات دەگە جارە وەڵا ڕازینە هەموو ڕازینە تەقریبا باش ئەوی بێ دووبارە تێتەوە ئەوی بێ هەلە چێ بەخوای 3 بار و 4 بارە تێتەوە ژێوی ژیان لەسەوی شەیە ئەیوەڵا بەس ئەوی شەیە هیچی دیکەم نییە نەم حاش شێوان نییە هیچ